مزگەوتی گەورەی خورماڵ زیاتر لە نیو سەدەیە هیچ کاتێندە ئێستا وشکبوونی سەرچاوەکەی شەوق و جوانی لێ نەگرتووەتەوە. حاجی فەرەج بیرەوەرێکی دوور و درێژی لەگەڵ مزگەوتی گەورەی خورماڵ هەیە. ئەو نیگەرانی وشکبوونی سەرچاوەکە لە ڕوخساریدا بەدی دەکرێت. دەڵێ دوای دروستبوونی دەوڵەتی کۆماری عێراق یەکەم جارە ئاوا وشک دەیبینم. وڵا ئیسا ئاوەکە حەزر کەمیکردن ئەوە ئێواران نەکرێتەوە ئەمە ئەو مەزاقە کرێتەوە ئەمە هەر گوشکەکە تا دوای عیشا لە بەرەوەیتر ئەوەکە ئەو تەواو بووە لە بەرەوەیتر داتۆ بەگرا. ئەم مزگەوتە بە پێی سەرچاوە مێژوویەکان دێرینترین ناوەندی ئاینی کوردستانە. مێژووی دروستکردنەکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی هەژدەی کۆچی 639 زاینی. سەرباری ئەوەی ساڵانە هەزاران گەشتیار ڕووی تێدەکەن، بەڵام نەتوانراوە وەک ناوەندێکی گرنگی گەشتیاری ئاینی سوودی لێوەربگیرێت. ئەکرێ جارێککە ئەو مزگەوتە لەسەر شێوازی کۆن نۆژم بکرێتەوە و بکرێتێ ناوچەیەکی گرنگی گەشتیاری لە سنتەری ناحی خورماڵەوە زۆترین بە ئێستاشەوە کە تەنها منارەکەی ماوەتەوە کە مێژووە کۆنەکەی پێوە دیار بێت گەشتیارێکی زۆر سەردانیێراکەن و بەڵام نەتوانراوە لە ڕووی ئابوووریەوە گرنگی هەبێ بۆ ناوچەکە. مزگەوتی گەورەی خورماڵ کە 20 کیلۆمەتر لە هەڵەبجەوە دوورە ناوەندێکی گەورەی پێگەیاندنی زانایانی ئاینی ئیسلام بووە. دەیان گەورە زانا و شاعری وەک مەولانە خەلیدی نەقشبەندی و مەولەوی و قانع و شێخ عەبدوڵای خەرپانی و دکتۆر مستەفا زەڵمی و چەندانی دیکەش دەرسیان لێرە خوێندووە. لەگەڵەوەی ئێستا سەرچاوەکەی وشکی کردووە، بۆیە هاوڵاتیان بە پێویستی دەزانن حکوومەتی هەرێم ئاوڕی لێبداتەوە نۆژەنی بکاتەوە و بیکاتە ناوچەیەکی گەشت و گوزاری ئاینی. سەلاح جەمیل، کوردسات نیوز، ناحیەی خورماڵ.